بە سەرپەرشتیەکی تۆپی سەرمێزی سلێمانی خولێکی تۆپی سەرمێز بۆ یانەکانی شادی سلێمانی کرایەوە کە هەریەک لە یانەکانی ئاشتی و پێشمەرگە و ئافرۆدێت و سلێمانی بەشدار بوون. یاریەکانی خولەکەش لە هەوڵی فایق قەساب دەکرا. تێچی خولەکەش لەسەر کۆکردنەوەی ئەو هاوکاریە بوو کە لە ماوەی ڕابردوودا کەمپینی بۆ ڕاگەیەنراو بڕێک پارە کۆکرایەوە تا خولی تۆپی سەرمێز ئەنجام بگرێت. طبعا لە ماوەی ڕابردوو کەمپینێکی هاوکاریمان بۆ تۆپی سەرمێزی کوردستان ڕاگەیان ئەوە نزیکەی 4 ساڵی نوێ بوو هیچ پاڵەوانتێک لەسەر ئاستە تەمەنیەکان لە ئاستی هەرێمی کوردستانە نەکرابوو. ئەمەنی گەرانەیەکی زۆری لای یاریزان و ڕایەنەر و یانەکان دروست کردبوو. لەڕێی ئەو کەمپینەوە توانیمان خەڵاتێکی باشی مادی و معنەویش کۆ بکەینەوە. لە ڕابردوو 3 مانگ لەمەوە پێشتوانیان پاڵەوانتێک لەسەر ئاستی هەرێمی کوردستان بکەینەوە کە نزیکەی 4 ساڵی نیو نەکرابوو. ئەمە دەنگدانەوەیکی باشی هەبوو. یاریەکانی خولەکە لەسەر ئاستەکانی خونچەکان و بێچۆشێران و تاسەپێگەیشتوان ئەنجام دران. من ناومەشکان کارزان توانین پلەکەمە دەچین لەسەر ئاستی بەڕاهەمین لە یانەکان لەسەر سنووری سلێمانی زۆر سوپاسم باوکم کاگەردی مدەڕی بمەکەم کە زۆر یارمەتیەکانەوە هیوادارم چەند پاڵەوانتێکی تر بەڕێوە بچێت. من بارین شاخەوانم یاریزانی نادی ئاشتیم توانین پلەی سێم بەدەست بێنم لە بەراعیمە و هیوادارم پاڵەوانتی زیاتر بکرێتوانە بۆی ئاسمان بەرەو پێشەوە بڕوات. من نام مستەفا محەممەدە لە نادی ئاشتیم توانیم پلەی سێم بەدەست بێنم لەسەر ئاستی خونچەکان. ئەم بتوڵەیە پلەی منی بەرز کردەوە. ئەنجامی کۆتاییش لە خونجەکان پێشمەرگەی سلێمانی پلەی یەکەم و ئاشتی پلەی دووەم بوو. لەسەر ئاستی بێچۆشێرانی کوڕان پێشمەرگە بە هەمان شێوە پلەی یەکەمی گرت و ئاشتیش پلەی دووەم. لەسەر ئاستی تاسەپێگەشتوانی کچان ئاشتی پلەی یەکەمی بەدەستهێنا. لەسەر ئاستی تاسەپێگەشتوانی کوڕانیش ئاشتی پلەکانی یەکەم و دووەمی کۆنتڕۆڵ کرد. جێی باسە لە سەرجەم ئاستەکان 52 یاریزان ڕکابەریان دەکرد کە 45 یاریزانی کوڕ و 7 یاریزانی کچ بوون. شوان ڕۆڤگەلی کوردستان سلێمانی.